أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. إن للمتقين مفازا حدائق وأعنابا وكواعب أترابا وكأسا دهاقا لا يسمعون فيها لغوا ولا كذابا جزاء من ربك عطاء حسابا رب السماوات والأرض وما بينهما الرحمن لا يملكون منه خطابا صدق الله العظيم. بسم الله الرحمن الرحيم. من نزاتي شريفيم خلقي شاري سردشت دانشتو لا شاري مهاباد و ليرة شغلو بيشم مامۆستام لە قوتابخانە هەروەها لە پێناو کارەکەمدا خەریکی کاری قورئانیشم و تاوزێکە بتوانم خزمەتی قورئان دەکەم. لە قەرائەتدا عەلاقەم زۆرتر بە دیارە قەرائەت بەخۆی چەندین ڕشتەی لێ دەبێتەوە تەحقیق و تەرتیل و تەدویر و من زۆرتر عەلاقەم بە ڕشتەی تەرتیلە و هەر لەو زەمینەشەوە تەخەسوسی تر کارم کردووە و یەکێک لە ئەسلی فەعالیتەکانیشمان لە مانگی پیرۆزی ڕەمەزاندایە کە هەموو ساڵێ لەگەڵ سایری دۆستان مەراسمی جۆزخانی قورئانمان هەیە لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا کە ئەو مەراسمە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شەبەکەی مەهابادیش بڵاو دەبێتەوە و خۆشبەختانە جەماوەرێکی زۆری ئیستیقبال لەو مەراسمە دەکەن و مەراسمێکی ڕێک و پێک و جوانمان هەیە مانگی ڕەمەزاندا. کاری قورئانی من لە حقیقەتە بەداخێکی زۆر گرانەوە لە مەنتەقەیمە لە مەنتەقەی سەردەشت و شارە دەوروبەرەکانیشەوە لەبەرەوەی کە کەمبوودی ئوستادمان هەبوو واقعان ئوستاد نەبووە و ئەوەی کە فێریشی بووین شاد بڵم خۆجوش و بەرەسەری عەلاقەیەکی شەخسی کە هەمووان بەوە دوو کەوتین فێری بووین دەنا بە سوورەتی زۆر زۆر تەخەسوسی بڵم ئەگەر چوومەکن ئوستادێک فێر بووم متاسفانە فەقەت تەقلید بووە لە قاریان و ئەو متالعاتێکە بۆ خۆم کردومە و هەتا ئەوڕۆ دەتوانم بڵم تەنها بە سوورەتی فەردی کارم کردووە و متاسفانە بەهۆی ئەوەی کە ئوستاد نەبوو نەمتوانی و حزور پەیداکەم لە شارە دوورەکان هەبووە کە بەهۆی گرفتاری مشکلاتەوە نەمانتوانی حزور پەیداکەین بەڵام ئەلحان شکر لە دەورەی ئەوڕۆدا وەزعیەت باشترە و ئینشاڵڵا بەرەو باشتریش دەچێت. وەکو دەزانن قەرائەت یەک هونەرە بە شێوەی موسیقیش کە یەک هونەرە موسیقی پێکاتوە لە چەندین دەستگا و لە قەرائەتیشدا عینیشتمان هەیە دەستگا هەو مەقاماتی جۆرا و جۆر هەیە بۆ نمونە بەیاتە ڕەستە نەهاوەندە چوارگایە سێگایە چوارگا عەجەمیە خولاسە مەقاماتمان زۆرە بەڵام ئەگەر نەزەری شەخسی منتان بوێ من بەزار دیومە کە زۆربەی دۆستان باتەوە جێکەوە شناختیان لەسەر مەقامات نییە و
کشاونەوە لە قۆڕان، ینی پیان شتێکی سەخت بۆ ناتوانیوە قۆڕانی دامەدەین. بە نەزەری من ئەسڵی قەرائەت مهم ئەوەیە تەئسیرپەزیر بێ لە مخاتەبتدا. وەختێک تۆ قەرائەت دەکەی شاید کابران نەزانێ، ئەو کەسی کە قەرائەت دەکە نەزانە ئەو مەقامەت چ مەقامێکە یا لە چ دەستگایەکی دەدەی خوێنیتەوە. بە نەزەری من مهم تەئسیرپەزیری تلاوەتە کە ئەو تلاوەتە لە شنەوەندەدا چەندەی تەئسیر هەبێ. تەنیا ئەو کەسە کە نەزانی ئەو دەستگای کە دەیخێنیتەوە چ دەستگایەکە، بە نەزەری من زۆر خۆشە بیزانی دیارە ئیتلاعاتێکی باشە، بەڵام لە ئەسڵدا تەلاوەت دەبێت تەئسیرپەزیر بێ لە مخاتەبدا تەئسیرپەزیری هەبێ کە ئەو کەسێک کە گوێبیستی تەلاوەتەکەتە تەئسیر لە تەلاوەتەکەت وەرگێ. وەڵڵاهی قورئان هەموو سوورەکانی خۆشن بەلامەوە، پێم خۆش بوو هەموویان بخوێنمەوە، بەڵام عەلاقەیەکی شەدیدم بە سوورەی یاسین هەبووە لە قەدیمەوە. سوورەی یاسینم عەلاقە زۆر پێ پەیدا کردووە، هەر زاتەن ئەلحانیش بۆ خۆشم نازانم بۆ هێندە و سوورەم پێ خۆشە. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. ياسين والقرآن الحكيم إنك لمن المرسلين على صراط مستقيم تنزيل العزيز الرحيم لتنذر قوما ما أنذر آباؤهم فهم غافلون لقد حق القول على أكثرهم فهم لا يؤمنون إنا جعلنا في أعناقهم أغلالا فهي إلى الأذقان فهم مقمحون صدق الله العظيم. جاگەی قەرائەت و قورئان خوێندنەوە لە کوردستاندا متاسفانە قەدیم زۆر فەنی بۆ لای قەرائەت نەدەچوون و من کە خۆم مامۆستام و لەگەڵ قوتابی زۆر سەرۆکارم هەیە، متاسفانە قەدیم ئەو ڕێگا نەکرابووە کە قوتابیان ڕوو لە بە شێوەیەکی علمی بە شێوەیەکی تەخەسوسی ڕوو لە قەرائەتی قورئانکەن. ئەو جیگا و ئەویش هۆکارەکەشم کە کوت زۆرتری بەهۆی نەبوونی مامۆستا بووە و ئەلحان کە ڕاگەیاندنەکان زۆر بوون، دیارە کاناڵهای تایبەت بە قورئان یەکجار زۆر بوون، مشەوق و ئەوانەی کە ئیشتیاقیان پێ دەرێت بەرەو قورئانیش تەبیعەتەن ئاماریان زۆری کردووە. بەڵام ئەلحانیش بەداخەوە لە کوردستانی خۆشماندا ئەلحانیش جیگای بەتاڵی ماوە، جیگای بۆشایەک هەیە کە دەبێ یەکێک لە ئەرکی سەرشانی ڕاگەیاندنەکانی شەر ئەوەیە کە ئەو بۆشایە پڕ بکەنەوە و سای بکەن هاندەری گوێبیستەکانی قورئان بنەوانەی کە گوێ دەدەنە قورئانەوە سایکەن لە کاناڵەکانە بە شێوەیەکی تەخەسوسی مەتالبدانن کە بتوانن جەماوەرێکی زۆرتر بۆ لای قورئان ڕابکێشن ئینشاءالله. وەکو لە حەدی تەوانی خۆمدا لەو ماوەیەدا کلاسای متعددی قورئانیم بەرگوزار کردووە بۆ سینینی مختلف و هەتا ئەو جێگای بۆم کراوە لە ڕێی پێشرەفتی قورئاندا ویست هەنگاوم هەڵێناوەتەوە و یەک شایە بڵێم یەکێک لە مؤثرترین حوزورەکانیشمان هەر لە مانگی پیرۆزی ڕەمەزاندایە کە بەڕاستی ئەو بازخوردەی کە بۆ ئێمە دێتەوە وەکو قاری کە لێوە تلاوەت دەکەین، خدمەت بە قورئان دەکەین، یەکێک لە جوانترین بازخوردەکانی لە مانگی پیرۆزی ڕەمەزاندایە کە جەماوەرێکی زۆر دێ هەموو بۆ ختمی قورئان مشارەکەتیان هەیە و ئەو لەتف و محەبەتێک کە نسبەت بە قاریەکانیان هەیە واقعاً چەشمگیرە. دیارە دەنگ یەکجار تەئسیرپەزیرە لە وجودی ئینساندا، وەختێک گوێبیسی دەنگێکی خۆش دەبێ قەتعاً تەئسیر وەردەگری لەو دەنگەی. بەڵام ئەگەر لێکی دەینەوە من نمونێکی بێنمەوە زۆر بەداخەوە ئەلان لە مزگەوتەکانی مە کە بانگ دەگوترێ بەداخەوە بەعزە ئینسان هەیەک کە زاتەن دیارە ئینسان هەیەکی بەدینن، بەڵام متاسفانە شاد بە لەحنێکی خۆش نەتوان ئەو بانگەی بڵێن بە جێگای ئەوەی کە خەڵک بەرەو مزگەوت هاندەن بێن، متاسفانە خەڵک دوور دەبنەوە شاب و
دیارە ئەو لەحنە ئەوەندە تەئسیری زۆرە کە دەتوانین منی کە لە بازاڕۆم گوێم لە دەنگی بانگ دەبێت ڕام دەکێشە بەرەو خۆیەوە وەختی تاعاتە وەختی عیبادەتە و نمونەهای بارزتر هەیە دیارە مامۆستا عەبدولباسط کە لە مەجالیس تلاوەتی کردو هەمومان دەزانین دیارە جەماوەرێکی زۆر بە لەحن و بە دەنگە خۆشەکەوی بەرەو دینی ئیسلام هاتوون و گەڕاونەوە و لەحن یەکجار مهمە لە خوێندنەوەی قورئاندا کە تەرەفت جەزب بکا بەلای خۆت. دیارە وەختێک لە کاتی مەدرسەدا ئەوەڵی مەدرسە کە سەفمان دەگرت و خولاسە دایانکو چی قورئان دەخوێنیتەوە ئێمەش مشەویق بووین ئیشتیاقمانە بوو چین قورئانمان خوێندەوە وردە هەر لەو ڕێگایەوە ئێمەش نەرمە دەنگێکمان هەبوو دیارە ئەگە ئەوە دەشمان خوێندەوە هێندێک هاندەرمان بوو دایانکو دەنگت خۆشە بڕۆ قورئان بخوێنەوە هەر ئەوە ئیدامەی هەبوو کە من بۆ خۆشم لە دەرونی خۆمدا عەلاقێکی یەکجار شەدیدم پەیدا کرد هەرچەند ئەلحانیش دەڵێم متاسفانە شاید ئەگەر ئوستاد هەبایەمە زۆر چاکترمان پێشرەفت کرد بەڵام بەهۆی هۆکاریەوەی کە نەبووە ئەلحانیش هەموو هەوڵ و تێکۆشانی خۆمان دەدەین کە ئینشاءڵڵا هەر ڕۆژ لە ڕۆژێ باشتر و باشتر بین ئینشاءڵڵا. ئەگەر قورئان واردی ژیانی ئینسان بێ تەبیعەتەن زیندەگیەکەشی ژیانەکەشی بەر ئەساسی محتەوای قورئان دەبێ بسوڕێ. وردی قورئان لە زیندەگی ئینساندا ئەلبەتە بەستگی ئەوەی هەیە کە تۆ بە چێ مەبەستێک دەتەوێت ڕووی لە قورئانکەی بەداخەوە من ناڵم هەر کەس ڕووی لە قورئان کرد هەر کەس ڕووی لە قورئان کرد واقعەن ئەوەی دی دەتوانین پێ بڵێن عەلامە نەخێر. ئەوەڵەن خودی تەلاوەت هونەرێکە کە ئێمە خوددا پێی داوین و دیارە تەلاوەت دەکەین بەڵام ئەوەی لەوەی مهمتر هۆکارەکەم ئەوەی کە عەمەل بە قورئانەیە کە ئێوە قورئانە چیمان پێ دەڵێ عەمەلی پێ بکەین تەنها زاتی ئەوەی کە من هەستم قورئان بخوێنمەوە و خەڵکانێکی دیکەش دیارە کەسێک کە قورئان دەخوێنیتەوە جوورێکی دیگە حیساب لەسەر دەکەن وەکو شەخسێکی عادی شاید ئینتیزاراتێکی یەکجار زۆریشیان لێبێ و هەر ئەوە باعیز دەبێت کە وەختێک کەسێک ئەو ئینتیزاری لێ منە مەجبورم خۆم هاندەم کە بتوانیم ئینتیزاراتی تەرەفم بەراورد دەکەم بەڵام ئینشاءڵڵا کە ئەو بەراوردەکردنی ئینتیزارات ڕیایی نەبێت و بۆ ئینشاءڵڵا لە ڕێگای خودایدا بێ و هەر کەس قورئان بخوێنیتەوە و بەبێ ڕیا بۆ زاتی مقدسی ئەڵڵا بێ قەتعاً غەیر ئەز موفەقیەتی ڕێگایەکی دیکەی لێ پێشدانیە. أعوذ بالله من الشيطان الرجيم وقال اركبوا فيها بسم الله مجريها ومرساها إن ربي لغفور رحيم وهي تجري بهم في موج كالجبال ونادى نوح ابنه وكان في معزل يا بني اركب معنا ولا تكن مع الكافرين قال سآوي إلى جبل يعصمني من الماء قال لا عاصم اليوم من أمر الله إلا من رحم وحال بينهما الموج فكان من المغرقين وقيل يا أرض ابلعي ماءك ويا سماء أقلعي وغيض الماء وقضي الأمر واستوت على الجودي وقيل بعدا للقوم الظالمين صدق الله العظيم. توصيم بو كساني كبيان خوشا ڕێگای قورئان بەگرنە بەر ئەوانەی کە عەلاقەم بە قەرائەتە دیارە دەڵێت تەجروبە لەوانەی کە ڕێگای ڕۆیشتوونەکە بتوانین لە تەجروبەی وان ئیستفادەکە یەکجار زۆر پێش دەکەوی ئەو ئازمون و خەتایانەی کە ئەوان ڕۆیشتوون تۆ دووبارەی ناکەیەوە و پیشنەهاد و تەوسیەم بۆوانە ئەوەیە کە ئەلان کە مشکلی ئوستاد حەل بووە دروستە شاید لە خودی شارەکاندا ئوستاد نەبێ بەڵام خۆشبەختانە بە پیشرەفتی دنیای تێکنۆلۆژی ئەوڕۆ تێکنۆلۆژی و ئینتەرنێت یەکجار زۆری پیشرەفت کردووە کەسێک کە خواهان بێ یەکجار نەوارهای ئامۆزشی بێ حەد زۆرە دەتوانێت ئیستیفادەی لێ بکە
ئەمن تەوسیەم بۆوانی کە تازەکارن دانەوێ دەست پێ بکەن دوای مەراحلی فێربوونی ڕووخانی و ڕاوەخانی واتە تەجوید دوای وەی کە ئەوە فێربوون تەنها یەکدانە تەوسیەی زۆر مهمەوەش فقط تەقلید بە تەقلید دەتوانن باشترین پێشکەوتنیان هەبێ دوای ئەوەی کە تەقلیدیان کرد ئەو دەفعی دەتوانن مەقامەکان بناسن بزان ئەو مەقامی دەیخوێنەوە چ مەقامێکە بەڵام ئەلحانی قسەی خۆم هەردەڵێمەوە مهم مەقامات نیە لە قەرائەتدا مهم تەئسیر پەزیری تەلاوەتی تۆیە ئەو تەلاوەتێک کە ئەتۆ دەیکە ئەو کەسێک کە گوێت دەداتێت تەئسیری تێدا بە وجود بێنی مهم ئەوەیە تەناشادە من یەک دانە ئایا بخوێنەوە نازانم مەقامەکەی چیە بەڵام ئەو کەسێک کە گوێ دەداتێ زۆر بەلایەوە خۆش بێت تەئسیری لێ وەرگرت بێ مادام تەئسیری لێ وەرگرت قەرائەتەکەی تۆش سەرکەوتوویە لە دەنگی ئوستادەکاندا دیارە هەر کەسە تەبع و سەرشتێکی هەیە دەنگی ئوستادێکی پێخۆشە من زۆتر ئوستاد مەشاری ڕاشد العەفاسی لە زەمینی تەرتیلە زۆرم پێخۆشە دیارە وەختێک دەیخوێنمەوە سعی دەکەم ئەکسەری ئوستادەکان لە دەنگی هەر هەمووان ئیستیفادە دەکەم لە قەرائەتی خۆمدا وان نییە کە یەکجاری هەر بچمە سەر لەحنی ئوستاد مەشاری بەڵام دەنگێکی یەکجار خۆشی هەیە و لە قەرائەتیشدا ئوستاد شەحات محەممەد ئەنوەر دەتوانم بڵم دەنگێکی زۆر تایبەت و جیاوازی هەیە و من لێرە باسی دەنگی ئوستاد عەبدولباسیت ناکەم چونکی بەڕاستی حەنجەرەی ئوستاد عەبدولباسیت دیارە حەنجەرێکی جیاوازە و دەنگ هایەکی زۆر خاز نەبن ناتوان تەقلید دەنگی مامۆستا عەبدولباسیت بکەن بە نەزەری من یەک دانە قاری یا یەک دانە موئەزین ئەوڵم با بڵێن یەک دانە قاری فعلەن یەک دانە قاری وەختێک دیارە ئەو هونەرە هەیە هونەری تەلاوەتی هەیە بە نەزەری من هەرچی زیاتر تەلاوەت کە شاید لەو مەجالیسێدای هەر لە یەک مەجلیسیدا چەند نەفەر جا چ منداڵ چ گەورە یەک دەفەر عەلاقەمەند بۆ ڕۆژتەی پەیداکەن بەهۆی دەنگی یۆیە خێری یەکجار زۆرە تۆ لە خوددا و دەنگەی داوی نیعمەتەی داویەی دەبێ بەکاری بێنی واتە وەختێک لە مەجلیس یەک شتێک بەکاری دێنی دەتوانی مشەوق بۆ خۆت پەیداکەی دەتوانی هاندەر پەیداکەی دەتوانی ئەو دەنگەی تۆ تەئسیر لە چەند نەفەردا بە وجود بێنی کە ئەوانیش ئەو ڕێگای بڕۆن و وردەکە تعدادی زۆر بوو قاری زۆر بوون دیارە پیشرەفتی یەکجار زیاتر بە وجود لەو جامعەیەدا و دەتوانین کە ڕقابەتیش یەکجار زۆرتر دەبێت البەتە ڕقابەتی سالم و ڕقابەت لە ڕێگای خودایدا دەنا منزورم ڕقابەتی مسابقەی نیە بەداخەوە بعضە جارێک کە لە مسابقاتدا هێندێک لە قاریەکان شرکت دەکەن متاسفانە هەدەف فقط کەسبهای مەقامهای ئەوەڵ دووەم بەڵام بە نەزەری من هەر دروستە و مسابقاتانە زۆر باشە هەبن بەڵام هۆکارەکەی نابێ ئەوە بکەمە یەک نەفەری جیاواز کە ئێمەڵێ ئەتۆ لە هەر هەمووان باشتری نەخێر ئەوانەیە کە لەو پێشبرکەیدا یا لەو مسابقەیدا بەشدارن بەڕای من هەر هەمویان سەرکەوتون و هەر هەمویان یەکە من نابێ هیچیان دڵسار ببنەوە لەو زەمینەیەدا لە موردی موئەزینیشدا بانگبێژ زۆر شەرتە مەسەلەن ئەمە لە شەو ڕۆژدا 5,000 بانگ دەڵێن 5,000 خەڵک بانگ دەکەین بەرەو مزگەوت دیارە پێشتریش حەرزم کردن ئەگەر بێت و بە لەحنێکی خۆشەوە بانگ نەگوترێت لەحنی خۆش بۆ بانگ یەکجار زۆر شەرتە کە دەتوانین ئەو خەڵکانی کە لە دەوروبەرن بەو دەنگە خۆشە بەهانەی ئەو دەنگە خۆشەوە بن و بەرەو مزگەوت بن شاد دیتومانە یەکجار زۆر دیتومانە دەنگێکی ناخۆش کە لە مزگەوتەوە دێتە دەرێ بەجێوە کە جەزبی مخاتەب بکە متاسفانە دەفعی دەکا و دووریش دەبێتەوە لە مزگەوت شرکت لە مسابقاتدا دیارە یەکجار زۆر بووە شاید بڵم زۆر بووە مەقاماتی شارستانی ئوستانیشمان شکر بە خودای کەسب کردووە ئێمە لە پارێزگایەکدا دەژین پارێزگای ئازەربایجانی ڕۆژاوە خۆشبەختانە لەو پارێزگایمە بە تایبەت شاری ڕەزایە ئاساتێتی یەکجار گەورەی دیارە لێیە و دەتوانم بڵم ئێمە ئەو ساڵ پار و پێراریش حتا نەفەری ئەوڵی مسابقاتی کشوەری کە لێرە باشترین دەستگای بەرگوزارکردنە دیارە ئیدارەی ئەوقاف و ئوموری خەیریە کە لە پارێزگای ڕۆژئاوا بوون و شاید بڵم قوتبی قەرائەتی وڵاتی مەیە ینی دیارە ئوستاد و قاری زۆر بەتوانێت تێدان لە پارێزگای مەبوو منیش بە نۆبەی خۆم مەقاماتی شارستانی و تەزلیلەکانیش کە دیارە لە تەڕەب ئەو ئیدارانە بوون کە منجی بەرگوزاری یا بەعیزکردن ئەو مسابقەکان بەرگوزار کرد و هەر ئەوان تەقدیریان لێ کردوین زۆرتر و لە زەمینەی حیفزیشدا یەک دوو بار شرکەتم کردووە کە ئەو ساڵ بە عنوانی چەند سوڕەتێکیان دیارە نیشان کردبوون لە شارستانی ڕامسەر تویم شکر بۆ خودای توانی مەقامی ئەوڵژ لێ بەدەست بێنم و مەقامەکان یەکجار زۆرن پێشم خۆینە شخصان زۆر باسی مەقامات بکەم و ئەوەی کە ئینشاءڵڵا کە هەدەف
خدایی بێت و خدا لێمان ڕازی بێ ئینشاءالله. وەکو ئاخرین پێشنەهادم بۆ دۆستانە ئەوەیە ئەوانەی کە لە خۆیاندا دیارە باشترین کەس بۆ خۆت دەزانی کە توانایی چەندەیە. ئێمە زۆرمان پێشک دێن کە بەڕاستی دەنگێکی یەکجار خۆشیان هەیە و متاسفانە نان پەروەرشی بدەن، نان ئیسیفادە لەو دەنگیان بکەن. بەڕاستی حەیفە ئینسان ئەو دەنگی هەبێت و نەتوانێت لە زەمینەیەکی باشدا بەکاری بێنی. دیارە من وەکو پێشنهاد زەمینەی تلاوەتی قورئانم هەڵبژاردەوە بۆوانیش کە ئەگەر ڕوو لەو ڕێگایکەن دیارە سەرکەوتوو دەبن. حتمەن قورئان یەک دانە ڕێگای تێدا هەیە کە تۆ هیچ وەخت لەو ڕێگایدا شکست ناخۆی، غەیرە پیرۆزی غەیرە ئەوەی کە تۆ براوەی لەو ڕێگایدا دیارە شکاستی تێدا نیە. کەسێکیش کە ڕێگای هەڵبژێری فەقەت غەیرەز بردنەوە هیچ شتێکی تێدا نەبێت قەتعەن دیارە هەڵی دەبژێرێ. پێشنەهادم ئەوەیە ئەوانەی کە تەخەسوسی دانهێوە دوو زەمینەی تەلاوەتی قورئانکەون وەکو عەرزم کردنەوە تەقلید زۆر باشە بۆ کە بتوانین پێشکەوتوو بن لە زەمینەی تەلاوەتی قورئاندا. الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله أشهد أن محمدًا رسول الله أشهد أن محمدًا رسول الله حي على الصلاة حي على الصلاة حي على الفلاح حي على الفلاح الله أكبر الله أكبر لا